باش. سلام دایگم بەیانیت باش. تۆ کە هێشتا ئامادە نیت بەبێ نان و چای ناهێڵم بڕۆی بڕۆ خۆت کۆکەوە. سلام بەیانیتان باش. سلام بەیانیت باش. من عاشقی ئەم هێل کۆرۆنەما. نەسووتێ وریابە. باشە بەسەر چاو بەسەر چاو. ئەوەندە چڵێس مەبە. بەیانی هەموو باش. بەیانی تۆی باش ڕۆڵە. بەهبە سیماگیان کەی لە خەو هەستاوی کاوە ئامادەی ڕۆڵەگیان. خوا چمچاکی و خۆشە بکە. توش هاتی بەو سەر و قەڵاپەت تۆ دەتەوێت ئێمە تووڕە بکەی ها. دە باش نییە کچەکەم. من کە شازدە بە ئەسپی سپی و نەهەیە بەیانی زوو بێ بە دوومداکەوە هەستم خۆم ئامادە بکەم. دەزوو هەستە. سەر مەخە سەری بەو بەیانیە. بەستەس چاو. بگرە ڕۆڵەگیان بگرە. ئاونانم بدێ بە قوربانەکەەوە بم. کەوچەکەت لەوێ دابنێ. بە. هەمووی بخۆی ها. کەس سەحەر لە خەو هەڵناسێنێ درەنگ دەبێ. ئەو گۆشتی خۆی تاڵ کردووە هەڵناسێ. بڕۆ منداڵە لە خەوەستێنە. بۆ خۆ زەحمەتی بکێشە دەستە خۆت بێ بە قوربان. ئەمە بگرە. بیدە بە من. سەحەر. خەریک من دەی. دایەکیان. پڕوانێکی چاک. بەیانیان کە مرۆڤ لە خەو هەڵدەستێ دەبێت دەموچاوی پشۆرێ بە پێکەنینەوە بێت دابنیشێ پاشە دەی هەستە دەی هەستە بڕۆی دەی بڕۆ دەموچاو شۆر بە قوربانێکەوە بڕۆ دایە باشی ئەرێ پێم وایە زەختم دابەزیوە شتێک دڵنیە؟ ئەرێ بڕۆمە منداڵە لە خەوەستێنم تۆش بڕۆ دەموچاوت پشۆ ئامادە بە درەنگ دەبێ ها سەحەر سەحەر گیان کچەکەم سەحەر سەحەر هەڵ ناشتی هەستا هەتاو لە ناوەڕاستی ئاسمانە دایکیان مەگەر لە هەواڵەکە نەیانوت کە قوتابخانەی پۆلیس سەرەتایی درەنگتر دەکرێتەوە بۆچی وتی بەڵام ئەوە هی ساڵێکی دیکەیە نە ئێستا لەبەرچی دەی لەبەرەوەی کە کاتێک پارلەمان یاسایەک دروستەکە دوایە ئەو یاسایە دەبێ وەڕێ بکەوێ بڕوات هەتا لە دایرەیەک تێدەپەڕێت کە ناوی پەروەردەیە دوایە هەتا دەگاتە قوتابخانەی ئێوە دەزانی چەندە دەخایەنێت زۆر ناکرە ئەمڕۆ بۆ خۆمان بڕین یاساکە لە مەجلس وەربگرین بیدەینە دەستی خانم ڕاحیمیەوە ئەوەندە کە تۆ قسەت دەکرد و بەرگیشت لەبەر دەکرد و خواردنیشت خواردبوو وەڕێ دەکەوتین ئەمەیتە کێ بم بەیانی زۆر بۆ قلێکدا بیخۆڕەڵێک ئەردەڵانە بم کاکەردەڵانی فەرمونون کە بەیانیان زوو نێت ئەوەندە بۆخۆشدا هاوسەکەمان خەوتون ئەی بەوکە هەروە پێشی فەرمو کە هەمڕۆژی خۆ ناگرێ بێ بۆیرا چی بکەم دەی مێردمە تازە ناویش لە نان و ئاسنامەکەمدایە مێردتە بەڕای من هەتا ماڵ نەگرن و نەڕۆنە ژێرمی چێک نابن بە مێرد تێگەیشتی؟ دایە تۆ هیچ ناڵێت باشی دایەکیان چی بوو؟ بۆچی ڕەنگت بکاوە؟ پێم وایە زەختی خوێنم دابەزیوە بۆچی دابەزیوە؟ ها بۆچی؟ وەرە با لەگەڵ ئەردەڵان بڕین بۆ نەخۆشخانە زەختت نانە ئەو کوڕە چاوەڕوانە زۆری ماتڵ مەکەن نانوچاکتان بخۆن و بڕۆن سەحەر ڕۆڵە بۆ کوێ دەڕۆی بێ باڵتە چەکەم هەوا ساردە عەزیزەکەم وەرە قۆڵەکەت بگرە بابۆڵەشم بۆ داناوی بابۆڵەکەت لە قوتابخانە بیخۆی باشە ماچیشم پێ بە هۆشتان بە خۆتانەوە بێ خوداحافیز دەڵێ مەگەر حاڵت باش نییە ئەمڕۆ من بڕۆم سەردەی مامانجی بکەم ها؟ نا بابا مە چ کارەکە تۆزێک سرم لە گێژەوە هاتووە چاو نەباتێک بخۆم چا دەبم نیگەران مەبە بۆ خۆم دەڕۆم باش باش خوداحافیز
دایکیان هەر ناپرسی کێ هەروە دەرگەکە دەکەیەوە دەی پێدوایە کێ ڕۆڵەگیان من کە دوای خوددا بێزگە لە تۆ ڕزا هیچ کەسم نییە حاڵم پرسێ دەستت خۆش پێ فەرموو بەچ خورمایەکی تازە و خۆشە نوێشی گیانت بیخۆ ڕۆڵە سپاس ئۆخێش ئێستا ئەو هەموو سەوزێت بۆ چی کڕیوە سەوزە بۆ خۆم سوور بکەمەوە کوتم با بۆ ئێوەش سوور بکەمەوە سپاس مەگە من نەمودەم هەموو زەحمەت مەکێشە چ زەحمەتێک بە قوربان بم ئەی بابە دڵی منیش بەو کارانە خۆشە بەردەوام دڵم دەیەوێ گۆشەیەک لە باری تۆ هەڵگرم سپاس بەڵام ئێوە دەبێت گوێ ڕاگرن بۆ قسەی من و ڕزا بێن بۆ لای ئێمە بژین قوربانت بم پێداگریمە کە ئەخر ئێوە بۆ خۆتان خێزانتان زۆرە ڕۆڵە ژووری چۆڵتان بۆ من نییە ئەم قسانە چییە ئێوە لە ڕیزی بنەماڵی ئێمن من سەحەت دەنێنمە ژووری سایەت هەتا سیما زەماوند زۆر بڕوات کات سیما زەماوەندی کرد و ڕۆیشت بەڵێن دەدەم کە بێ دەست و چاوت خۆش بێ ڕاستی دەرمانەکانی دەستت خۆش بێ ئەگەر قاپی حەبەکانت پێێنی ڕەبی بە قوربان بمدایە دەستەکانت خۆش بێ زەحمەتت کێشە باش ئێستا دێنێ نەکردووە چی بوو ئاغای دکتور؟ ئێستا ناتوانم بڵێم ئیشەڵا کەشتێکی گرنگ نییە دەبێت چەندانە تاقیکاری لەسەری ئەنجام بدەین دوایی دەکرێت لەبارەیەوە قسە بکەم ئاغای دکتۆر ناکرێت تاقیکاریەکانی سبەی ئەنجام بدەین دایکیان ببوورە داوایەکم لێت هەیە بڵێ ڕۆڵێکە سەحار حتا نیو کات ژمێری دیکە لە قوتابخانە دێتە دەرێ دەکرێت بڕۆی بهێنیەوە یعنی تۆ بە تەنیا بەجێ بێڵم دەی من دەبێ بڕۆم بۆ تاقیگە ئەو منداڵش لە نێو سەرما ڕادەوەسێ سەرمای دەبێت دەتەوێت تەلێفۆن بکەم بۆ ڕەزاکە بێتەوە نا ئەگە پێویست پێ بۆ خۆم تەلێفۆنی بۆ دەکەم ئێوە بڕۆن لە دوی سەحار بێ زەحمەت بیبەنەوە بۆ ماڵ باشە حتما تەلێفۆن بکەی ها بە چاوان خوداحافیز خوداحافیز کەستان لەگەڵدایە؟ بەڵێ کەسە لەگەڵتان هاتووە؟ ئەها بوون ڕۆیشتن دەتان هەوێت کە پەیوەندی بگرن کەسێک بێت؟ ئەها ئەگەر پێویستە کە شتێک بڵێن بە خۆم بڵێن هەواڵێکی باشم نییە ساحەرگیان سەلام مامانچی سەلام عەزیزەکە ئەدە مەرجان لەکوێیە بە قوربانت بم دایە مەرجان کاری هەبوو چ کارێ؟ بۆ خۆی دوایی پێت دەڵێ کە چ کارێکی هەبوو من هاتووم بە دواتدا حاڵت باشە؟ بڕۆین بە قوربان بم سەلام سەلام کچم لە چۆ بوویدایە؟ لەلایەکە لە دۆستەکان چاوم لێ بکە؟
ژێر چاوت بۆ قوڵ بۆ نە بەبە بۆچی لە خۆڕ قسە دەردێنی باشم ئازیزەکەم نیگەران مەبە ناهێڵی بێمە ماڵەوە سەلام سیمەگیان شتێکتان لەبیر نەچووە چی؟ ئەمڕۆ چه ڕۆژێکە؟ نازانم ئەمڕۆ چ ڕۆژێکە دایە ئێستا بۆ چێوەندە تووڕێی کچەکەم بڕیار نەبوو بۆ من کەیک بکڕیت لە دایکبوونی منەها بڕیار بوو دام چڵەکێنیت بۆ دایکی ئەردەڵانش تەلەفۆنت نەکرد نا لەبیرم چووە ئەشە بەیانی تۆ بۆوە بیرت نەخستمەوە من کە لەبیرم نامێنێتەوە سیمەگیان سیمەگیان فەرمووی دایەگیان دایە ئەوەندەی نازدار مەکەم پیرۆز بێ فیلی هەیە وەکو منداڵی 2 ساڵە وایە دەنگی دەرمێنە بڕۆ تەلەفۆن بکە بۆ دایکی ئەردەڵان تەلەفۆنم کرد تەلەفۆنت کرد دەستت خۆش بێ ڕۆڵە هەشتۆ سەهەر و دایەجان بێنێ ئاسڵ لەبیرم چ بوو کەوان لەوێدان بڕۆ یارمەتی خۆشکت بدە باش سەلام دایەگیان باشی سەحەرتان هێناوە دەستان خۆش بێ چی دەڵێ نەها دوایە لە دڵی دەردەهێنم نیگەران مەبە شتێکی گرنگ نەبوو ئەرێ نا حاڵم باشە تۆسقاڵێک زەختم دابەزیوە ڕەزا کە هێستا ناتوێتەوە دایگیان داوایەکم لێت هەیە دەکرێت کا بکەم بە ڕزای هیچ نەڵێ لە خۆی نیگەران دەبێت دەڵە بۆ دکتۆر چوبووی دوای بخۆم پێی دەڵێم نا من کە ناڵێم تۆ درۆ بکە بڵێ نازانم وابیر بکەوە کە من تەلەفۆنم بۆ نەکردووی سپاس ئێستا کە هاتی قسەت بۆ دەکەم وای ئەسڵەن لەبیرم نەبوو ئەردەڵان کاری تۆیە نا؟ خامی ڕۆشن نەخۆشینەکەتان ئەوەندە پێشکەوتووە کە من بیرم لێ نەدەکردەوە پێشتە ڕەشاونەتەوە یا سەرتانژانی کردووە زۆر درەنگ هاتوون ڕەنگە ئەگەر بڕێک زووتر هاتبان دەمانتوانی کارگەلێک من پێم وا بوو ڕەنگە زەختی خوێنم سەر و خوار دەبێت هێشتا هیوایەک هەیە باوەی کە تۆمۆریەوە زۆر پێشڕەوی کردووە ئەگەری زۆر کەمە بەڵام دایە بڕین پێکەوە وێنە بگرین وەرە بێرۆ جێننی بێرۆ کەیکەم بە بێرۆ وەرە هەموو هەی ناکە مەگە چی دەبێ ئاغای دکتۆر ئەگەری هەیە کە من چاکمەوە دەبێت هەرچی خێراتر نەشتەرگەری بکەین نەشتەرگەری یعنی ئەگەری هەیە کە چاک بمەوە 140 هەتا 50 نەشتەرگەریەکی دژوارە ئەگەر نەم هەوێ نەشتەرگەری بکەم چی ئەگەر نەم هەوێ نەشتەرگەری بکەم چەندە دەرفەتم هەیە ها ناتوانم ڕێک پێت بڵێم 1 مانگ 2 مانگ یا 3 مانگ نەخۆشیەوە زۆر پێشڕەوتی کردووە خانمی ڕۆشن نەشتەرگەری تەنیا شانسیەوەیە دایە بڕین پێکەوە وێنە بگرین باشە ڕۆڵێکیان ئافرین شلۆقی مەکەم کوڕەکان شلۆقی مەکان بە دایکشان بێت دەیدەی جوان ئافرین چەندە جوان ئێستا پێکەوە وێنە هاگرین تەشریف دێنن پێکەوە وێنەیەک بگرین بێ زەحمەت سپاس وەرە بڕۆینی تردایە گیان ئەوە هاتم کچەکەم دێ ئێستا هەموو ئامادە بێن ئەمانەوێت پێکەوە وێنەیەک بگرین باشە؟ سەبر ئامادە بێن ئامادە بێن 1 2 3 خواحافیز خواحافیز خدا حافظ کچەکەم ساهرگەن خێراکە بە قوربان درەنگ کەوتوین خێراکە دێ هەڵێ هەڵێ بە قوربان ئەوەی لە شانکە ئاکچی خۆم ئافرین بە قوربان دایەکیان ڕاستی دەستەکانت خۆش کارەکەم ڕۆڵەگیان دوێنێشە زۆر باش بوو خواحافیز کار دەکەم بە سڵامەت خدا حافیز خدا لەگەڵ
ڕۆڵەگیان داوەرە تایرە؟ سەلام سەلام. ڕۆڵە دەکرێت لەسەر ئەو دیوارێ بڕۆی ژیرۆ دەرکەم بۆ بکەیەوە؟ باشە بەسەر چ دەستت خۆش بێ. فەرمووت کاک. دەستت خۆش بێ ڕۆڵە. خێرت بەنووسی بێ ڕۆڵە، زۆر سپاس دەکەم. دکتور چی پێکوتی؟ شتێکی زۆر گرنگ نییە، بڕێکی دەرمان پێدام. بەڵام ڕەنگت بزڕکاوە. لە کاتێکەوە کە چووی بۆ دکتور تەواو تێکچووی. ئەو کات دەڵێ هیچم. ڕەنگی ڕوخسار سڕی دەروون دەردەخات. تو پێ دوای من منداڵم؟ تێناگەم کە شتێکت هەیە؟ نا نیگەرانمە بە شتێک نییە دایکیان. ئابۆ جۆرە ناکرێ. من دەبێ بە ڕەزا بڵێم کە تۆ سرنج بە خۆت نادەیت. هەموو ژیانت خەریکی کار و فەرمان بۆ بنەماڵەکەتی. خۆت دەرمان ناکەی. ڕۆڵەگیان ئەگەر ئەو نەخۆشیە لە ناوجەستەدا بمێنێتەوە ها زۆر خراپ دەبێ. من خەریکم دەمرم دایکیان. ها؟ من خەریکم دەمرم. بەڵام نام هەوێ کە جارێک کەس تێبگات. چی؟ تکا دەکەم بە هیچ کەس مەڵێ باشە؟ چی؟ ببوورە دایگیان من دەبێ لەگەڵێکی قسە بکەم دەبێ بە یەکێک بڵێم دەمەویست یەکێک بزانێت کە مچ نەخۆشینەکەم هەیە. چی بوو؟ ینی چی بووە؟ بیدە بە من بڕێ لەوە بخۆ بە باشتر پەشۆکاوی. ینی نەشتەرگەریە شیمی دەرمانێک هیچێک؟ نا بێ کەڵکە. ئەمە شەڕێکە کە تێیدا دەدۆڕێم نام هەوێت دەست پێ بکەم توانام نییە. کەوایە بەم حاڵ و دۆخەتە دەتێ بۆ کێ بڕۆی؟
من کە ناتوانم لە بەرچاوی منداڵەکان و مێردەکەم بمرم و ئازاریان بدەم دەتوانم ڕەبی بە قوربانت بم ڕۆڵە هێشتا هەر بەم حاڵ و دۆخەتەوە لە بیری بنەماڵەکەتدای ئازیزەکەی دڵم ڕەبی بە قوربانت بم ڕەبی بە قوربانت بم ڕۆڵە ئەگەر من ڕۆژێکی تر نەبووم چ دەکەی؟ بۆچی نەبی؟ دەیانی ئەگەر نەتوانم ڕۆژێک بێم لە دووە تۆ بۆ خۆت دەتوانی بێتەوە بۆ ماڵێ؟ بۆچی نێ؟ ڕەنگە کارێ شتێکم بۆ پێش بێت چاوەڕوان دەمێنەوە هەتا کارەکەتەوە بێت چاو لێ بکە کچم تۆیتە گەورە بووی نابێت چاوەڕوانی من بیت لە قوتابخانە هاتیە دەرێ دەچیە سەر شەقامەکە و تاکسیە دەگری و دەچیە بۆ ماڵێ تێگەیشتی؟ بڕۆین پیرۆزە بێت ئەگەر ڕەنگ نەکرابوو بابای گاندۆمانزانی چی دیسان دەست پێ کردەوە بەڕێز ئاخرەوە چه فەرمایشێکەوە فەرموو ڕۆڵێکیان ئەو مۆبایلە لابە و شێوەکەت خۆدەی ئەو کارانە چیە دەیکەی؟ بە چاوانەستا دایە ئەو لیمۆت نەهێناوە؟ بێڵیکە هەستە بڕۆ ئەو لیمۆکە بێنە نایهەوێ وتم هەستە بڕۆ ئەو لیمۆکە بێنە سەر سفرەکە لەحنت لەو زارێکە لە ناکەو دەکرێتەوە تۆ بۆ خەریکی بە چێشتەکەت کایە دەکەی بیخۆیتر دڵم نابە یانی چی دڵم نیابە ئەو چەنگاڵی دەستی چەپە و ئەو کەچکەشی دەستی ڕاست بیخۆ تۆ باشی مەرجان بەڵێ باشم چیە بۆت مشەمەکەی ڕەزا ئەگەر من ڕۆژێک دەبم تۆ چی دەکەی ژن دەخوازی لەکوێ نەبی لەکوێ نەبم مرد بێتم تۆ حاڵت باشە ئەمە چییە بابە ئەمە کە پڕە لە زڕ باشە بابە توێش فەرموو نەتکوت چ دەکەی گیانێکم ئەم قسەنە چی توێکەی ئەمە قسەی توێکی ئاخر بەڕای من قەیدە ناکە کە بڕۆژن بخوازی بەڵام تکا دەکەم بڕۆ کەسێک بخوازە کە من دڵداری بزانێت باشە بەسەر چاو دەڕۆم ژنەی دەخوازم هەتا کاتێککە حاڵم زۆر باش بوو ژیانم نەشەوێنێ باشە ڕەزا من خەریکم بە جدی قسە لەگەڵ دەکەم ئاخرمە چه قسێکی خانمێکی تۆ ئەغە بەم نیمەشەوە بەڵام من ئەگەر تۆ بیڵێ هەتا بیشکێنم بڵێ دەی من ئەوڕۆ دەڕۆم بۆ کیش ئەرێ یەکێ لە دۆستەکانم بانگی کردوم خەریکم دەچم بۆ بێ ئەو ڕۆ دەڕۆی دایە؟ بۆ چەند ڕۆژ دەڕۆی؟ دەی زووتر بوو تا ئێمەش ئیزنم وەردەگرێت و هەمان پێکەوە دەڕۆیشتین ئەوە هەوایشمان دەگۆڕیە؟ نا دەبێ ئەمڕۆ بڕۆم منداڵەکان دەست و قوتابخانەیان هێتۆ لەلایەن بمێنیتەوە باشترە من دوو سێ ڕۆژێک دەڕۆم و دەگەڕێمەوە باشە
ڕۆ نانەکەتان بخۆن شایەکەشتان بخۆن کە دەبێت خێرەتر بڕۆین ها ئەوە بخۆ بە قوربانت بە خێراکەندێ بیژە خێراکە بەدەستایەوە قەڵس نیت خۆ ها سیمەگیان ڕۆڵاگەر لە منداڵەکان بێت بەیانی کەس لە خەودا نەمێنێت بە چاوان سایگیان تۆش کە چێش لێنانت زۆر باشە چێشیان بۆ لێنێ باشە ڕۆڵێکیان ئاگات لێبێت ئەو منداڵە لەسەر کاتی خۆی لە فێرگە بێنی نیگەران مەبە دەی تۆش خۆ پێویستت بە ئامۆژگاری نییە و ئاگات لە خۆت و کچەکان بێت دڵنیە ناتەوێت هەتا فڕۆکەخانە بتگەێنم ناپە بە چ کارێکە وەک شتێ ماشینەکەی شات هەوات بەڵێ ئێستا دینە خزمەتتان کچەکەم دەی ترۆ من ڕۆیشتم خدا حافظ سلامەت خوا حافظ منیش بم ناکچەکەم تۆ دەبێ بڕێ بۆ قوتابخانە دەبێ بمێنیتەوە دەرس خێنی من خێرات دەگەڕێمەوە ڕەبی لەسەرت گەڕم بە قوربانی کچەکەم بە قوربان سایەگیان ڕۆڵە سیمەگیان بووکە خانم ڕەبێ بە قوربانت بم من شتێک کلیلەکانم لە دەستی تۆدا بێ سیمەگیان تۆ زووتر لە هەمووان دەیەوە بۆ ماڵێ ئیتر هیچ شان پێناڵە خدا حافظ خدا خدا مێن هەوا ساردە مەرجان ڕۆڵەگیان تۆ بۆچی ئەوەندە پەرۆشی ئاخر دەسرسە منداڵەکان لە خەو هەڵ نەسندایەکیان ئێستا نانچایەکت بۆ دروست دەکەم کە قامکەکانیشتی پێوە بخۆی ئەوەندە پەرۆشی منداڵەکان مەبە ماشەڵا کچەکان گەورە بوونی دی ئاخر وجاخەکە خراپ بوو من لە بیرم چوو پێیان بڵم ئێستا لە خوورپە من نەکا بەڵایەکیان بەسەردا بێ ڕەبی بە قوربان بم پەرۆشی تۆ بێهۆیە تۆ تەنیا خۆت ئازار دەدەی آخر من تا هێستا ئەمانم بە تەنیا بەجێ نەهێش بوو دایەگیان نازانم ئێستا خەریکی چین چ دەکەن لەکوێن ئازیزەکەم ئەوەندە پەرۆژ مەبە هیوات بە خودا بێ ئومێدت بە خودا هەبێ دایکتان بۆ هیچ کەمێکتان تەلێفۆنی نەکردووە؟ نا زۆر سەیرەها منی پەیوەندیم لەگەڵا گرت وەڵامی نەدامەوە دەی دەڵم حتمما سەری زۆر قاڵە باوکە ئێمە ڕۆیشتین ئەتۆ دیسان گەڕایتەوە بۆ ماڵ؟ نا شتێکت پێ بڵێم پێم ناکەنی؟ هاتمەوە بۆ ماڵ وەکو شتێدایە بەر لە ئێمە لە ماڵ بوو یانی چی؟ ئێکێ ماڵەکەی ئاوە ڕێک و پێ کردووە شیر ناو یەخە چاڵەکەدا بوو کەسێکیش گوڵدانەکانی ئاودا بوو بەیانی کە ڕۆیشتین ئابەم جۆرە نەبوو یعنی دەتەوێت بڵێ کە دایکت نەڕۆیشتە بۆ کیشە؟ ئەی لەکوێیە؟ من جانتایەکم لە ماڵی مامانجیدا چاو پێکەم وەکو جانتاکە دایە مەرجان بوو لەبەرچی دەبێ ڕۆیش پێس بۆ بێ ماوەیەکیش بوو کاکاری گۆڕا بوو ئێوە لەوە تێگەشت بوون؟ تازە بەنهێنی هەبیش دەخوات هەب؟ ئەسڵەن چما ئاسابی نییە
دەتەنەوێت کە بزانین دایە مەرجانتان لە ماڵی مامانجیە یانە؟ ئێوە قسە نەکەنا بێدەنگ بی. سەلام دایە مامانجی. ئەلێکە سەلام. چۆنی باشی؟ باشم ڕۆڵەگیان. ئەی ڕۆ ئێوە خۆ هەر لە بیرتان چۆتەوە دایکێکیشتان هەیە. چییە؟ چیتە؟ ژنەکەت ڕۆیشتووە بێتاقەتی دایک. ئەم قسانە چێ مامانجیگیان؟ من دایمە لە بیری تۆدان بە قوربانەکەی تۆ بم. من خۆم نۆکارتم. سەم لێدا. ئێتە چی باس؟ هیچ ڕۆڵە، هیچ باسێک نییە. دای مامەنجی پرسیارێکت لێ بکەم وەڵام دەدەیتەوە؟ بپرسە کوڕەکەم. تۆ دەزانی مەرجان لەکوێیە؟ مەگە مەرجان شتێکی لێ هاتووە؟ دای مامەنجی بە کوڕەکەی درۆ ناڵێ ها. تۆ خەریکی شتێک لە من دەشاریەوە. بەو نیوەشەوە توێش کاتت گیرهێناوە ها ئازارم مەدە. ئەگەر شتێک لە نێوانتاندا ڕووی داوە تکا دەکەم لەگەڵ یەک قسە بکەن. منیش تێکەڵی ئەو باسانە مەکەن کوڕەکەم. تکا دەکەم. خوداحافیز. خواحافیز. خەریکە شتێکمان لێ دەشارێتەوە. بڕوان کچەکان من دەمەوێت کارێ بکەم کە هەڵبەت کارێکی گونجاو نییە. هیوادارم کە ئێوە فێر نەبن. سلام خانم. بەڵێ ببرن ژووری دکتۆر سادقی کامەیە؟ لەوەیە. زۆر سپاس. سەلام. تۆ دەبووە بە ئێمە بوتایە. کە چی بێت؟ کە چی بێت؟ کە ناچارت بکەین نیشداری بکەیت. ناچارم بکەن؟ ئێوە چۆن بیر دەکەنەوە؟ ناچارم بکەن کە چی بێت؟ من کۆڵەکەم کار هەیە کە دەبێ ئەنجام بدەم. وەڕێ کەوتون وەکایە پۆلیسی دەکەن کە سەر لە چی دەربێنن. پێتان وای من منداڵم ئەگەر ویستبام کە شتێکتان پێ بڵێم بۆ خۆم دەمکوت. بۆ من مافی ئەوەم نییە کە بۆ ژیانی خۆم بڕیارێک بدەم. تەنیا ژیانی ئێوە نییە خۆ. ژیانی ئێمەیشە. نا ژیانی منە چون من کۆڵێکم کار هەیە کە دەبێ ئەنجام بدەم. ناتوانم لە ناکاو بڕۆمە ژێر تێغی نەشتەرگەریە کە نازانم زیندوو دێمە دەریا مردوو. لەبەر ئێوەیە لەبەر ژیانەکەمە کە نام هەوێ بڕۆم. کۆڵێکم کار هەیە کە پێشتر دەبێت جێبەجێ بۆ خۆمان خۆتان چی؟ ها؟ ئێوە خۆتان چی؟ کامتان کلیلی ئەم ماڵەتان هەیە؟ ها؟ ئەتۆ هاتە سیمەگیان؟ ها؟ یا تۆ چیسایە؟ تۆ هەتە؟ ئێوە بە هیوای من دێنەوە بۆ ماڵە. ڕەزا تۆ ئەم گشت ساڵە بیرت نەکردەوە کە کلیلێت هەبێ کە کاتێک دەیەوە لە پشتەرکە نەمێنیەوە من حەقم نییە تەنیا جارێک لە ماڵ بڕۆمە دەرێ. من پێویستم بەم کات و زەمانە هەیە. دیارە کە پێویستم هەیە. کۆڵێکم کاری نیوە چڵ هەیە کە دەبێ ئەنجامی بدەم. من دەبێ و منداڵە ئامادە بکەم کە بەبێ من بتوانێ ژیان بباتە سەر. من دەم هەبێ ئێوە تێبگەن کە ژیان بەبێ من چلۆنە.
دەم هەمێ پێی ڕابێن ئەمە داواکاریەکی سەیرە هەمووتان گوێڕاگرن من نام هەوێتر قسەیەک لە نەشتەرگەری لەناو ئەم ماڵەدا بکرێت حتا کاتێکە دەتوانم بەسەر پێوە بم دەبێت لەو نێو ماڵەدا ڕاوەستم مناڵم بژاردووە دەمەوێت لە هەموو سات و چرکە گەلێک کە بۆ ماوەتەوە باشترین کەڵک و سوود وەربگریم بەم کەریچەوەیەوە خەریکن چیەکەن؟ ئێوە لە خەو هەستان؟ خەریکن چیە نووسن؟ سیایی ئامادە دەکەین سیایەک لەو کارانەی کە دەبێ ئەنجامی بدەین هەتا دایکم دڵنیا بێت تازە سیایەکیشمان هەیە لەو کارانەی کە دایکم پێخۆشە ئەنجامی بدات بڕێکیش بۆ بەر لە نەشداری بڕێکیش بۆ دوای نەشداری نەشداری؟ دایکتان خەبڕیار نییە کە ئێمە ڕازی دەکەین ئەمە چییە؟ ڕەزا سیما گیان سیما سایە سایە سەحەر تۆزی خێراکەندەی خێراکەن سەلام سەلام بەیانیت باش ئێوە کەی لە خەوەستاون زۆر چاکە ئێمە 2 دقیقە زۆرتر کارتمان نەماوە بیگرە بابا بێ بزانم خێراکەندەی بێ بزانم ئافرین دەست خۆش بڕوا ئافرین خێراکەن خێراکە لە بەرکەم بێ بزانم تۆ لێگەڕێ خۆم پاکیکەمەوە دەی ئەها دەی بە قوربانتانم خێراکەن ئێوە ماتڵمە بن بیگرە دەست خۆش دایگە خوداحافیز دەسڵامت دایگە پاروەکە هەڵگرتووە خواحافیز فەرمودایەکیان ئەمەش نان و چای بەیانیەوە دەستت خۆش بێ کچەکەم خوداحافیز ئەمە چییە؟ پارەیە باوکە پارەمان کۆ کردوێتەوە 3 ملیۆنە دێ بۆچی؟ دەمان هەیە بۆ دایکم ئۆتۆمۆبیل بکڕین باقیەکەشی ئێوە لەسەردا بنێن ماشینی بۆ بکڕن؟ دەی لەبەرەوەی کە دایکم هەمیشە پێی خۆش بوو شۆفیری فێر بێت
خانم ئەمە بۆ ئێوە ئەمەش بۆ سایە ئەمەش بۆ باوکە دەستە خۆش بێ ئەمەش بۆ خۆم کارتی زەماوەندیشم هەڵبژاردایەکیان لە تالاریش کاتمان گرتووە بۆ 2 حوتە دوای نژداری ئێوە ماڵێکیشمان هەر لەم نزیکانە چاولێ کردووە باشە دایە بە قوربانت بم دایەگیان ئێمە کە ناتوانین چاو لێ بکەین کە ئەتۆ وردە وردە لەبەر چامان بتوێیەوە دایکیان چی بوو خانم؟ هیچ نییە کوڕەکەم بردیانە بۆ ژووری نەشتەرگەری بوو چون زەبرەکەی زۆر تون بووە لەبەر ئەوە دکتۆروتی کە دەبێت نەشتەرگەری بکرێت دەنا هەم گیانی منداڵەکە هەم گیانی دایکەکە لە مەترسیدا وەردە و بێدە خدا بەخیری بگێڕێت 100 جار وتم ئەم چێشتخانە مەشۆرنەوە 100 جار وتم چێشتخانە مەشۆرنەوە خدایە بۆ ئەبێ و بەڵا بەسەر من نابێت من ژن مناڵەکەم لە تۆ دەوێت ناسەر بڕوانە من لە نەخۆشخانەم تەلەفۆنە بۆکەم ئەی خودایە خوایە ئەم دڵم هێزێکی بەرێ کە خەم لە ناو خۆی بکاتە دەرێ من خۆم نازانم چی بۆ من چاکە تۆ بە مەیلی خۆت دڵم ئاواکە پایەی تۆ ناسین ئەگەر دەرکەوێ ئیتر کێ دنیا و دیناری ئەوێت دڵم هەمیشە یادی تۆ ئەکات گیان لە ڕێ تۆدا جستوجۆ دەکات